چەند جوان نووسیە نووستی کورە هەستا وەستا خەجاڵەتی کورە خەجاڵەتی چێ دانیشە گوش بوورە ها لە خوێشم کردی کورە هەدارەوە چت کردیە تو چی بوو؟ کورە خوتەکانت هەموو سەریگرت وەستا پێتم هەموویت کرد بە شەڕەپم بە پێشە خۆم دادا لە پشتی دەڕۆیشتم چینە مەتعەمی کورسیم لۆ ڕاشێشە دانیش کورسەکەم لۆ ئەوە نەوە پێش زەیتون کورە زەیتون ئەو کەلیمێت وت کوتی 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 هەمووم گوت یعنی نەما شخصیات نەما بووی بە عەرز لەو ڕۆ دەتکەمە ڕاوێشکاری عەشقی خۆم وەڵای تاو هەرچیش بە بم کرێ من لە خزمەتدان بەس وەستایەک شتێ یعنی تۆ هەموو جار ئەو مەطعام بۆ نێنی بۆ ئێرە بۆ نە کاکە خزمەتی لەو بەرێ هەیە با نەزانێت با عەرەب نەزانێت با کارمەندەکان نەزانن وێ یان سعدیش کاک سعدی هەر لۆیش جوان وەڵای ئەویان ڕاستە دوای برێ بزانە هەوە مەطعەمی خۆیتی لێ ئیش دەکاتن و ژنان و ئەوانەیە بێنەوە برێ پارەکەی واسە یان وەڵای بیر لەو شتان ناکەیتەوە خۆشەویستی و عاشقەکە و هەموو شتێکت نەزاحەتێ ئەوزە تو لەو ڕۆوە چت دەوێ لە خزمەتدا قوربانە بم مامەگیان نانامون هەموو شتێک خوا بەزای لە سایتەوە ئیش هەبوو ئیشت نەبوو ئیجازە دویش بەم مەرێ ئەخی مەرە نابێ بە تو ئاسام تێک بدە دیسا تۆ چاکەرگەم کردیا ئەوە دەبی پاداشی گەورەت بکەم بۆ مامی خۆم کردومە قاینە ناکە کاکە من مام و برازانە تەواو پارەشی دویش بە من نارێ دەخیری دەکەوە 100 وەستا ئەویان ناوەستا ئەمن یەک قسەم کردە نابی ڕەتی قسەم بدەیەوە کاکە تەواو تێگەیشتی ئەزەم دەڕۆم سەرەکی لە زەمعە دەمزانم چ دەکەن چ ناکەن و ئەتوش لە خۆت ئیستاعەتکە پاردەوە باشە بە قسە کەس ناکەی ئەوەی قسەی پێگوتی بە من دەرێ باشە ئەم بڕۆم چ پێ نایە خۆ ئەوە پارە دویت بەم مەرێ ها باشە پاردەوە لە خۆت پاردەوە حیاتم پاردەوە شتێکت پێ دادەین خوا حەز دەکەم دەسێم سەرمات بی وەستا خوا ئەوە بکە بڕۆ خەوم دێ ئەرێ خوشک ئەتلۆ تێناگەی واز دەو کابرا بینە ئەو کابرا ئیشەکەی وەیە ڕۆژێک لە دوکانەیە ڕۆژێک لە بازاریە ڕۆژێک لە سەفەرە خۆ بوساس لە دوکانە نییە خۆچ ئیشێ من نییە سەری بگرە ببڕە تەواو ئیشێوی قورسە ئیشێوی عەقڵی دەوێ مانگیبوونی دەوێ وش ئیشێ من نییە کە بەم دەرێ بوساس دوکانێ لاقلە سلاقلیانە سەری ببڕە تێبگە تێ بەسە کاکە جان بە قوربانی ئەو دڵە سادەیت بم ئەتو دڵ زۆر گەورە و سادێ دەزانی کوڕە کاکە ئەوەی بە مێشکی مندا دێ بە مێشکی تۆدا نایە من دەزانم من ئەقڵم چم پێ بڵێ ئەوە ڕوودەدا ئەتو نازانی چ لە مێشکی و کابرایی دەڕوە ئێستاش بە قەستی پێم گوتیە نەخۆشم هەتا دێت کوردی دەزانی حەمەدەبین وەڵڵاهی پێنج تۆتان بێت پێنج تۆ بوو لە حەریر ڕەنگەکە چ بوو كل رنجي سور بو رنجي صوص بالسلام عليك بو سلام سعدي بينت رنج بو كل وان نسرايا لك والله نسرايا كل وزنك وحوالك اتو اخر ديها حمد بين بوخل علي قوها بتزارش كقماش تاع ادمي حافظ عبدا من حافظ او كاكا حبل له من هنا يا سعدي ادي ادي يقول نخشم هذا اسمه نص يعني ديمو لا حبل تراوستي او حمد او هونيه وهونيه حونيه حونيه والله الا حونيه اريد بمدي وهونيه ما عيد تقي اخباري انت صارني سبو سبوة وزعك كارتا شو في نزاع باش تقي كرجاله حبيباش لبوتت هنا ابو او حبي داوي حبي اللي منزم كتبوها انا رجال معيده ديشا لازم حبانتي كابزه موتي هو كذا حبي حمله حبي تيا راوس تيم راوس مشكم تيك مدى سعدي بلي حبي منجوزيتيا حبي اللي منجوزي هي انا قلت له اللي منجوزي زور خو قلت محبك بدنيا ما دي اللي منجوزي لابدا او اولني هاتيني انا ما خرجتك دبي كشك دبي وين دي زوق على بارغبو ضلنا مي كشك كاك بامن بيد بلا انا بالوي لا روما بكاك بلي سعدي ما تصدق اواج نكيدي كيدا او حباني كردي لبوي كريا دوالي بيرتنا وسار دايني
ڕەت لۆ منی هینا لێ ئێستا غاری دەدا بستەوە ناو سارەی ژنێ چێ ژنێ چێ ژنیوی دووەمیەکەی بخوا خوشکەش سپۆرت تێژدی دووەم وام یەکم پێ بخەوناک سعدی هەنار ئەدی لۆ غار دەداوە ناو سارەی كل بابي من حمد امين هذا بقى موضوع حمد امين مۆزوع مەجێرەوە موضوع عبير سعدي بينستو قماش مێڵێ ايه سعدي عدلت الهتايا سعدي تبع حسابك العوستي پێویست بۆ ناکە مۆزوعمان بۆ باسکەی ئەو هەبانەتن خوش قدية زخرة ابو دڵنیام نییە بابەت هەزار ڕەحمەتی لێوی لە خەفەتی هەنالێ بردیا تەوا بوو قسەت تەوا بوو پێم گەێنە ژنێ دووەم بە قسەی چییە نازانم کاکە بزانە حەبانی لۆ چێکرێ هەبوو جارێ بختان پێ ناکە کولە بابم من وەڵڵا کابرا دیارە سەهوو بۆ دیارە غەڵەتی کردە فەقیرە ئەم بەڕاستی نیە شکایەت لێ دەکەم لە چێ دەکەی لە کابرایی لە سەحێبی سەجێرەکە دێ و کاکە یەک لەوێ دانا غەریب حارەی غەڵەتی کردیە هیە کەش ئێستا حەبی لێ من دەزای چ تەماری چێ چ تەمارە سەحێبی ئەو حەبەی کابرا فەقیری دیارە ژنەکەی حەملی هەیە وەنیە ئەو حەبەی لۆی بتێت حەبی لێمەندوزی لە چی ناڵە ژنەکەی تووە ئێستا حەبی لێمەندوزی لە مارێتی چەند ئەوش تووڕە بووە ئەوجە بابەت نییە پێشەوێ ئەو بچی بە ئەمە بگەینی بچینە چێندە بچینەوێنێ کاچی من بەخوا ئەم دەگەن گۆ بەردەوام لێشکم تێکەچ هیچ تێ بۆ تێ ناگەم کاکە باسی لیمەندوزی دەکات تو باسی ژنی دووەم دەکەیت تێم گەن مەسەلە چییە ئێستا پێکەوە دەچینەکن ئەو کابرای ئەوەی لێ کردیا زانین داوای حەبیتی کردیا ئەوە من رازیمە بڕۆین ئەس لەگەر دامە یاڵا با بڕۆین پێشکۆ ساک یاڵا کاکە ئەت پێش دەکەوێت تەمەنت گەورەتر دیارە فەرموو ئەتوە پێشمەکەوە خۆم دەگۆڕمەوە جەدێ کاکە